خۆشەویستان بەردەوامین گفتوگۆکەی لەبارەی ئایندەی ئاگربەستەکەی نێوانێران ئەمریکا بەکوێ دەکات ئایا جەنگ دەست پێ دەکاتەوە یاخود نا گفتوگوێم پرسیباس بابەتاکەین بە میوانداری دکتۆر بیلال محەممەد توێژەر دکتۆر سڵاو لێبێ سڵاو جەنابی بەخێرات سەرچاو زۆر بەخێر بی دکتۆر ڕوانینی چییە بۆ ئاگربەستەکە پێ دوایە دەگاتەوە بە گەڕێکی دیکەی جەنگ ئەتوانین بڵین دوای کۆتایی هاتنی جەنگ دوایەوە ئاگربەستە دو هەفتەیە کە ترامپ ڕایگەیان بە جۆرێک لە جۆرەکان ئاگربەستەکان تۆزێک خاوبوونەوەی پێوە دیارە یعنی لە ڕوبەڕووبوونەوەی نێو هۆڵەکانی دانوستان بۆ بەوەی کە ئێستا پەیامەکان لە زیاتر لە ڕێگەی تەلەفۆن یاخود لە ڕێگەی نێوەندگیرەکانەوە بڕات ئەمیش خۆی بۆ خۆی قۆناغێکی دڵخۆشکەر نییە چکە بڕیار بوو کە دیدارەکان بە سەرۆکایەتی جێگری سەرۆیشی ئەمریکا و هەروەها نوێنەری تایبەتی ترامپ و کۆشنەر لە پاکستان و لەگەڵ قالیباف و باڵین عێراقچی لەسەر ئەو هەیئەتە باڵایە کۆبنەوەکان بەردەوام بن و بگەن بە خاڵێکی ڕێکەوتن بەڵام دوای ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ترامپ ئەوەی ڕاگەیان ئێمە ئامادەنین 15 کاتژمێر بە فڕۆکە بچین بۆ پاکستان بۆی بتوانین پامێک بگەێنین و پەیامەکەی ئێرانیش بەدڵی ئەمە نەبێ لەبەرەوە جۆرێک لە خاوبوونەوەی تێکەوتوە و ئێستا زیاتر پەیامەکان لە ڕێگەی پاکستانەوە لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و ئەمریکا ئاڵوگۆڕەکرێ باشە بەس لە قالیباف کرد قالیباف دوور خراوەتەوە یا ئێران خۆی نەینارد لە ئێستادا ئێران خۆی لەسەر ئاستی باڵا ڕای نەگەیاندوو کە ئەرکی قالیباف لە سەرپەرشتیکردنی دانووسانەکانی لەگەڵ ئەمریکایە ڕایگیراوە بەڵکو زیاتر پیشاندانی نیەتێکی دیکەیە بۆی کە بتوانن فشار لە ئەمریکا بکەن و ئەمریکا زیاتر ڕاکێشە ناو بابەتی دانووسانەکانەوە ئەو خاڵانی کە ئێران خۆی دەیەوێت لە دانووسانەکانە جێبەجێ بکە دەیەوێت زیاتر لە ڕێگەی عێراقچیەوە بەڵام ئەگەر هاتوو دانووسانەکان دووبارە جددیەتێکی پێوە دیار بێ و هەروەها بتوانرێت دووبارە جێگری ئەمریکا بێتەوە بۆ پاکستان قالیبافی چێکە لەو بژاردانی کە توانێت سەرپەرشتی بکە زیاتر ئەو شتە توانین بڵین شتێکی ڕووکەشیە وەگلەوەی کە ناوەڕۆکێکی سیاسی گەورەی لە پشتەوە بێ چکە زیاتر ئێستا پەیامەکان ئێمە نازانین پەیامەکانی ئەمریکا لە ڕێگەی کێوەگاتە پاکستان و ئێران وەریەگرێ زیاتر ئێستا پەیامەکان لە ڕێگەی دوو کەسایەتی زۆر گرنگە کە عێراقچی و هەروەها نوێنەری تایبەتی ترامپە لە دوای ئەوەی کە فۆرمی گۆڕانکاریەکان لە کەسایەتەکانی وەکو جێدی ڤانس و قالیبافەوە کەم کراتەوە بۆیە لە ئێستادا لە هیچ میدیایکی ئێرانی ئاماژە بۆ نەکراوە کە پاشەکشەی قالیباف بە فەڕبین لە دانووسانەکانە ئەگەریشی بەهێز بێ یعنی پێت وایە ئێران پێی وایە دانووسانەکان هەر کاتێک ئەوان جێدی ڤانسیان بەشداری پێکرێن جام قالیباف بەشداری پێدەکات نەگەوەی کە دووری خست بێتەوە چونکە وا دەردەکەوێت دەڵێن دوور خراوەتەوە بەهۆی ناکۆکی لە ڕوانینی ئەو بەشێک لە کارکتەرە بەهێزەکانی نوێسپای پاسداران تەسەور ناکەم زیاتر ئەگەر سەیری دوای جەنگی 12 ڕۆژە بکەین سێرەکەیەگە دیدار و گفتوگۆکان زیاتر لەسەر ئاستی وەزیری خارجی و هەروەها نوێنەری ترامپ بوو بەڵام ئەم جارە ئێران مەرجی ئەو بوو کە ئەبێ خودی جێگری سەرۆکی ئەمریکا یعنی بە مەرجی ئێران جێدی ڤانس هاتە ناو دانووستانەکانەوە ئێران مەرجی ئەوە بوو ئەگەر جێدی ڤانس نێ ئێمە هیچ نوێنەرێک نانێرین لەبەرەوە پێشتر جێدی ڤانس وەکو جێگری سەرۆکی ئەمریکا نەهاتە ناو کۆبنەوەکان ئەوەی کە ئەوترێ زیاتر ئەوەیە کە باز لە جۆرێک لە ناکۆچیەکەن بۆی کە چکە ترامپ زۆر بە شان و باڵی قالیباف هەڵەدا کە ئەڵە کەسێکی زیرەکە و پێشتر سەرۆکی شارەوانی تاران بۆ دواتر سەرۆکی پەرلەمان بۆ و فترەیەکی زۆر لە سەرۆکاتی سوپای پاسدارانی کردو و بە کەسێکی معقول دانرێ ڕەنگە زیاتر بۆ تێکشکاندنی ئەو بیرۆکە و قسانەی ترامپ بێکە نەیانێ جارێکتر بیخەنەوە سەر گۆڕپانی سیاسی بەڵام بە ئێستاشەوە قالیبافی چێکە لە ئەگەرە بەهێزەکان کە بتوانێت واژۆی گرێبەستێکی گەورە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ وڵاتانی ناوچەکەی بکە باشە بە بڕای تۆ چی قسە یەکلاکەرەوەی سە لە ئێراندا دەکا بەتەکید ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران ئێستا ڕابەر ئیدارێ و کاروبارانادا بەتەکید سەحەت و جەستە و بریندارەکەی نەبوو تۆ کارەوەی کە دوور بکەوێتەوە لە با بڵین لە بڕیاردانلانی کەم ئێستا راپۆرتێکی ئەکسیۆس باس لە ڕێژی برینداربوونی مجتەبا خامنەییەکە و ئێستا ئاماژە بۆکە کە توانای قسەکردن و شیکردنەوە و بڕیاردانیشی هەیە پێشتر لە بۆردەمانکردنی ماڵی باوکی کە خامنەی بوو بریندارێکی زۆری پێ بوو و فترێکی زۆر لەژێر چاودێریا بوو ئاماژیان بۆ کرد کە لە شوێنێکی پارێزراوە لە شاری قوم لە نزیکی تاران بەڵام لە ئێستاە بەڵە توانای بڕیاردانی هەیە و ناشیانەوە دەرکەوێ بەڕاستی ڕەنگە لە ڕووی ئەمنیشەوە نیانەوە زیاتر دەربکەوێ و ئەو دەرکەوتنی نەبێتە مەترسێکی گەورە بۆی کە ڕابەری دووەمیان لە کۆماری ئیسلامی ئێرانە تیرۆر بکرێ ئەجینا لە ڕووی جەستەیەوە هیچ کێشەیەکی نییە
و هەموو راپۆرتەکانی ئەوروپا و ئەمریکا و تەنانەت ئیسرائیلیش ئاماژە بۆکەن کە ڕۆڵی یەکلاکەرەوە لە بڕیارە سیاسەکانە لە ئێستادا مجتەبا خامنەییە و خواری ئەویش کەسێکە ناوی ئەحمەد وەحیدیە کە ئێستا سکرتێری ئەنجومەنی باڵای بەرگریە و فترێکی زۆریش بڵێن باز لەوە دەکرێت ئەحمەد وەحیدی ئێستا بڕیار یەکلاکەرەوە دەدا. ئەحمەد وەحیدی لینکی هەرەبەهێز لەگەڵ ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران. ئەگەر سێری پێشینەی ئەحمەد وەحیدی بکەین لە فترێکە بەرپرسی سوپای قودسی ئێران بۆ کە تایبەتە بە چالەکیەکانی دەرەوەی ئێران لەگەڵ گروپەکانە و وەزیری بەرگری بۆ فترێک ماوەیەکی زۆریش وەزیری ناوخۆ بووە و ئێستاشا پۆستێکی گەورەی پێدراوە کە بەڕاستی ڕۆڵی یەکلاکەرەوە ئەبینێ لەوەی کە نەخشەی گۆڕانکارەکان نەخشەی ڕێکەوتنەکان لە ڕێگەی ئەوە و لە ڕێگەی مجتەبا خامنەی و دابڕێژرێت. دکتۆر پێ دوایە ئێران لە نقطەی قووەتدایە مەرج بسەپێنێ یان لە نقطەی قووەتەوە دەچێتە نێوە دانوستانەکان یانەوەی نا لە شوێنێکی لاوازدایە لە پۆزیشنێکی لاوازدایە هیەوە نییە مەرج بسەپێنێ. خۆی دوو حاڵەتەیە. یەکێکیانەوەی کە ئەگەر جەنگەکە لە ڕووی کوشتنی کەسایەتی و تیرۆرکردن و وێرانکردنەوە بڵین ئێران بەڕاستی زەر و زیانێکی زۆری بەرکەوتووە. بەڵام ئەگەر سەیری لۆژیکی هەڵگیرساندنی جەنگەکە بکەین لە 28 دووە جەنگەکە بۆ لە ناوبردنی یۆرانیۆم بوو و هەروەها بۆ شکاندنی بڕبڕی اقتصادی ئێران بوو. بەڵام لە ئێستادا جەنگەکە چۆتە بابەتی گەروی هورمز کە لە بیدایەت تا باسی گەروی هورمز نەکراوە. ئێستا فۆرمێکی ئێرانی دراوە بەسەر گەروی هورمزدا کە ئەتوانێت تەحکومی پێ بکاوە و کەشتیانی کە تێ ئەپەڕن باجێکی زۆران لێ بسەنێ. لەبەر ئێران لەم بابەتەیە براوەیە لەو بابەتەیە براوەیە کە نەیانتوانی ئەمریکا و ئیسرائیل ئەو 400 کیلۆ یۆرانیۆمی کە لە ئێرانە هەیە لە ناوی ببەن یان بیبەنە دەرەوە. ئێستا قسە لەسەرواکەین بابەتی گەروی هورمز پێ دوانی ئەمریکا بۆ حرەکەی کە کردی ینی چەکی گەروی هورمزی لە دەستی ئێراندا دەرێناوە. ئێستا گەروی هورمز بۆ خۆی بۆ بە بەڵایەک بۆ ئێران ینی سەرچاوی اقتصادی ئێرانی وشە کردووە. خۆی تا 20 ڕۆژی تر ئێران توانای ئەمبارکردنی نەوت و سوتەمەنەکانی خۆی هەیە لە ناو خۆیە. لە دوای 20 ڕۆژەوەی تر ناتوانێت دوای 20 ڕۆژ تر بڕیارە درێ مەسەلەن ئای ئەلتەرناتیڤێکی تری ئێران ئەلتەرناتیڤێکی تر ئەگرێتە بەر یان نا. ئێستا هەشێتی بەس ناتوانێت نەوتەکە ڕەوانە بکە. بەتەئکید بیفرۆشێت. ڕۆژانە بە پێمارەکان نزیکەی 500 میلیۆن دۆلاری لەدەستە چی ینی هەر دوو ڕۆژ و ملیارێ دۆلار. خۆی زەرمەندی گەورە لە بەستنی گەروی هورمزە تەنها ئێران نییە. بەڵێ وڵاتەکانی باڵین خەلیجیشە کەوانیش هەم هاوردیان هەیە هەم گاز و سوتەمەنێکی زۆرە بەنەدەرەوە. ئەمە جۆرێکە لە کارتی فشارەکان لە 20 ڕۆژی داهاتووە یا لە هەفتەی داهاتوە یا لە چەند ڕۆژی داهاتوە چکە مە نازانی بەڕاستی دیدگاکانی ترامپ لە لەحزەیەکە گۆڕانکاری بەسەرایەت ڕەنگە لەژێر فشارێکە گەروی هورمز بکرێتەوە و ئێرانیش لای خۆیەوە بەڕاستی بەندەرەکانی داخستووە جوڵی کەشتی لە کارخستۆ تا ئێستا 6 کەشتی نەوت هەڵگری ئێران لە گەروی هورمز کە ویستێتیان تێپەڕن گەڕێنراوەتەوە. لەبەرەوە زەرمەندی گەروی هورمز تەنها ئێران نییە هەموو ئەوروپاشە باڵێن چینیشەوە وڵاتانی خەلیجە. لە چەند ڕۆژی داهاتوە تەسەورەکەین گۆڕانکارێک ڕووبدا لە مقابل ئەوەی کە پیتاندنی یۆرانیۆم بێنە سەرمێزی گفتوگۆ بۆ ئەوەی گەماروی گەروی هورمز لەلایەن ئەمریکا و هەڵبگیرێ. قسەکی من لەو ڕانگەیە بوو ینی گەمارۆکە ئێران دروستی کرد. بەڵێ ئەمریکا تەکلیفێکەوە بوو دۆناڵد ترەمپ لە ڕۆژێکە 4 تویتی کرد با بڵین لە تروس میدیاکەی خۆی گەروی لەعنەتی ئازاد ئەیۆ گەروە نەفرەتیە بکەنەوە کاکە بیکەن ینی بەو زمانە دەیوە بیکەنەوە ڕەشەی دەکرد. ئێستا لێت و ئێران دەڵێ بە گەروەکە بکرێتەوە ها بەڵ ئێستا دەڵێ من هەندێک سازش دەکەم بۆی گەروەکە بکرێتەوە ئەو بابەتانە. دەکرێت با بڵین چەکی ئەمریکا کە پێشتر لە جەنگا و ئێستا ئەمریکا بیر لەوە کردەوە غەیری بابەتی جەنگ و بەرەنگاربوونەوە تێچێکی زۆر بگرێتە بەر. ڕەنگە ئەمریکا لە دوجارە یعنی لە دوای چەندین مانگا سەرکەوتوو بێ لەوەی کە بتوانێت بڕبڕی پشتی اقتصادی ئێران کە پشتی بە نەوت بەستووە بتوانێت فشارێکی وای لێ بکا کە بە شکست و بە تەنازولێکی زۆر و ئێران بێنێتە سەرمێزی گفتوگۆ. بەڵام لە ئێستا زووە قسەیە بکەین چکە دوجار ئێران لەگەڵ هەموو فشارێک و لەگەڵ هەموو جەنگەکە هەمیشە تیمێکی بەهێزی لە پشتەوە خەریکی دانوستان و خەریکی تاکتیکی بەڕاستی ئیدارەدانی جەنگن. هەمیشە ئێرانەکان بۆ ناسێنراون کە بیریان لە ماندووکردنی لایانی بەرامبەر کردەوە لە بابەتی دانوستان و لە بابەتی فشارە و ئێران خۆتە زانی نزیکەی 40 ساڵە لە ژێر فشاری اقتصادی خۆی ڕاگرتووە و تەحملی کردووە و ڕەنگە ئەمەش بە جۆرە لە جۆرەکان یان خۆیان بدزنەوە لە ڕێگەی کشترەوە بتوانن نەوتەکانیان سوتەمەنەکان ساغ بکەنەوە یا ئەوەیە بیانەوێت بابەتێک بێنە سەرمێزی گفتوگۆ بۆی فشاری سەرگەری هورمز کەم بکەنەوە لەسەر خۆیان و لەسەر وڵاتانی ناوچەکە و دواشە. دکتۆر بە بڕای تو ئێران تاقی بەرگە دەگرێت
نەود نەفرۆشێ و اقتصادەکەی وابێ وڵاتەکەی وێران بووە و ئەنی بەشێک لە سەرچاوی خەڵک بێکار بووە بەشێک لە کارگە گەورەکانی داڕماوە هۆگەرەمانە خەڵکی سەر بە حکومت بن خەڵکی سەر بە نیزامەکەش بن دوجارە خەڵکن و ماڵ و مناڵ و خێزان و بەشێکن لە خێزانی کۆمەلگەی ئێرانی ینی بە سەدان هزار کەس بێکار بووە تاکی ئێران بەرگە دەگرێ ئەوها خۆی من عرضم کردی ئێران لە خۆتزیینەوە لە بابەتی حەساری اقتصادی لە خۆتزیینەوە لەوەی کە سەرچاوی زیاتری داهات بۆ خۆی پەیدا بکە زیرەکەن ینی وڵاتێکی بێستراتیژ و بێپلان و بێبەرنامەنین بەڵام عرب دەڵێ لیکولی مەقامی مەقال ینی لە هەموو زەمانێکە ئەگەر ئێران بگاتە ئەوەی کە فشارەکانی زۆر لەسەر بێ ڕەنگە بابەتێک بوو ڕژێنێ ئایا جەنگێکی تاکتیکی دروست بکە یاخود بێتە سەر مێزی گفتوگۆ بە جددیەت و ئەمریکاش بەڕاستی ئەوەیە بێت ئەمریکاش ناوێت بۆ ماوەیەکی دوور مەودا گەروی هورمز بەسەر خۆی و وڵاتانی ناوچەکەدا بخە نازانرێ ینی ئەوەی کەم بڵم چەند ڕۆژ بەرگاگرێ شتێکی زۆر لۆژیکی نییە بەڵام ئەبێ بزانین ئەلتەرناتیڤەکانی داخستنی گەروی هورمز بەسەر ئێرانە چییە بنمونە هێڵێکیان هەیە هێڵێکی ئاسنینە کە بەناو ئەفغانستانە ئاچێت و بەرەو هندستان و وڵاتانی تر بۆی کە بتوان سوتەمەنی لێ بگوازنەوە ئەمە هێشتا نەوەتە خاڵێکی هەرە بەهێز بەڵام تاوەکو 20 ڕۆژتر ئەم بارەکانی ئێران بەرگەی خەزنکردن و هەڵگرتنی سوتەمەنی ئەگرێت باشە دکتۆر ینی بە کۆی گشتی دەستپێکردنەوەی گەڕێکی دیکەی جەنگ نزیکترە یانەوە یاگربەستەکە درێژ بکرێتەوە تا دەگا بە جۆرێک لە ئاشتی و لێکتێگەیشتن و قوبوڵکردنی خاڵەکان تەسەورەکەم ئەوەی دووەمیان زۆر ینی لۆژیکترە لەبەرەوەی ئەمریکا کە هاتە سەر مێزی گفتوگۆ زانی لە ماوەی 40 ڕۆژی جەنگە کە 15,000 هێرشیان کردوتە سەر پێگە و با بڵین بڕبڕی اقتصاد و پیشەسازیە وڵاتە ئەو نەتیجەی نەبوو کە خۆی ئەیویست کە خۆی لە ڕوخانی ڕژێم و خۆ بەدەستەوەدان و گۆڕینی با بڵین ئەم دەسەڵاتداری کە ئێستا لەسەر بڕیاری سیاسی ئێرانن خۆینەوە نەبینیوە لەبەرەوە ئێران ئەگەر ئەمریکا بیەوێت ئەو بەرنامەی کە خۆی هەیەی لە ڕووی فشارەوە بەدەستی بێنێت ئەمە اختیارێک هاوەک لەوەی کە جەنگێکی درێژتر چکە ئێران ئەمریکاش خۆی بۆ خۆی دەزانین ڕوبەڕووی کۆنگرێسی ئەمریکا بێتەوە لە 6 ڕۆژە ئەبێ لە دوای 6 ڕۆژ پێویستی بە موافقەی کۆنگرێسێ بۆ بەردەوامبوونی جەنگ لە ناوخۆی ئەمریکاشە ڕەنگە دیموکراتەکان ئێستا فشارێکی زۆرەکەن بۆی کە ئەم جەنگە بەردەوام نەبێ بگەڕن بە دوای لۆژیکی تازەیە وڵاتانی وەکو رووسیا وڵاتانی وەکو سین وڵاتانی وەکو مەسەلەن خەلیج پێیان باشە کەم ئاگربەستە هەر درێژ بکرێتەوە گەنە خاڵێکی ڕێکەوتن مانۆڕە دیبلۆماسیەکەی عێراقچی لە چەند ڕۆژی ڕابردووە بۆ پاکستان و پاشان بۆ سەڵتانی عومان و دواتر بۆ رووسیا خۆی بۆ خۆی ئەمە جۆرێکە لە جوڵەیەکی دیبلۆماسی بۆی تەمایولی ئێران بەرامبەر بە دانوستان زیاتر پیشاندا وەک لەوەی اختیاری جەنگ بەڵام لە هەموو ئەگەرەکانە ئێران خۆی ئەڵێ من ئامادەم بۆ بابەتی جەنگ بە تەسەوری من بابەتی دیبلۆماسی یا جەنگێکی تاکتیکی کورتخایان لە ماوەیەکی زۆر کەمە هیچێکە بێ لە بژار دەکات تاکتیکی کورتخایان بەڵێ ینی لێدان لە کۆمەڵێک پێگەی دیکە خەڵکی دیکە دەکوژێن لە سەرکردانی بەتایبەت کە بەتەئکید بە قەولی ئەمریکا کە لە ڕقیەکەن باشەکەواتە نیزامەکە ناڕوخەیە کە جەنگیش دەست پێ بکاتەوە ئەوە تاقی کرایەوە کە ڕژێمی ئێران بەم جۆرە ناڕوخێ تاقی کراوە جارێکی تەسەور ناکەم دەست بۆ کاتێک بەرن کە 240 ڕۆژی تر ئەم شەڕە بەردەوام بێ چونکە گەر جەنابەت خۆ دەزانی پێگەی ئەکسیۆزێکی کە لەو پێگانی کە تەختەی وردی ئەم شەڕاکە لە ئیسرائیل و لە ئەمریکاشەوە نزیکە کۆمەڵێک راپۆرتی لەسەر بابەتی بنیاتنانەوەی پێگە سەربازەکان و موشکەکان و درۆنەکانی ئێران بڵاو کردووە ئاماژە بەوە کە لە 160 سەکۆی هەڵدانی موشکە بالیستەکان جارێکتر دروست کراوەتەوە لە 140 درۆنەکان جارێکتر کارگەکان و بەرهێمانەکان بژاوەتەوە لەبەرەوە ڕەنگە ئەمریکا دوجار پەنا بۆ هێزێکی یعنی ئەوە شتێکی زۆر دوورمەوداترە بە جۆرێک لە جۆرەکان پەنا بۆ بەکارهێنانی چەکی ئەتۆمی بەرێ لەبەری بژاردەی 40 ڕۆژە سەرکەوتو نەبوو گەروی هورمز سەرکەوتو نابێ دیبلۆماسی و دانوستان سەرکەوتو نابێ ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان بە ڕێژەیەک هێرشێکی ئەتۆمی بکاتە سەر ئێران بۆی ئێران بە تەواتی خۆی بەدەستەوە بدات و گۆڕانکاری ڕیشەی لە ناوچەکە ڕوو بدات بەوە دەگا بۆ ئێران خۆی بەدەستەوە بدا هەندێک دەڵێن ینی هەندێک مخالم خوێندوتەوەی شارەزا گیانەکان دەڵێن جیاواز یان جوگرافیای ئێران بە شێوازێکە لە حاڵەتی واشدا ڕەنگە هەر نیزامەکە نەکەوێت نەبێتەوەی سقوتی نیزامەکە خۆی نیزامەکە ماندوو ئەبێ بەڕاستی ینی ئەگەر بێت و خوێندنەوەیکی ورد بۆ واقعی ئێران بکەین ئێران ماوەی 40 ساڵە لەژێر فشاری اقتصادیایە و ئێستا یعنی لە دوای ئەم جەنگەیش کە ڕاگەیەنراوە و ئاگربەست ڕاگەیەنراوە ئاماژە بەوە کرێکە
هەر وڵاتێک هاوکاری ئێران بکات لە بنیادنانەوەی فڕۆکەخانەکانی لە چاکردنەوەی فڕۆکەکان لە پێدانی سوتەمەنی ئەمریکا جارێک ترس ئەسەپێنە بەسیرانە لەبەرو ئێران ڕەنگە تەحمل بکە بەڵام زۆر ماندووە بێ زۆر شەکەتە بێ ناتوانێت ئێستا لەبەرەوەی کە خۆی لە ناوخۆیان شەڕێتی نایپەرژێتە سەر لوبنان نایپەرژێتە سەر غەزا نایپەرژێتە سەر عێراق سەر حوسیەکانی یەمەن لەبەرەوە ماندووە بێ یعنی لە پەلوپۆی ئەشکێنرێ ئەگەر بێت و ئەم حەسارەی کە لەسەرێتی بۆ ماوەی ساڵێک یا 6 مانگ یا 8 مانگ درێژە بکێشێ و ناشزانین ڕەنگە دوجار وڵاتانی تر بێنە ناو شەڕەکەەوە ڕەنگە سینناریۆی ڕوو بدا بەڵام ڕاستە لە ڕیجی پۆلیتیکۆ ئێران وڵاتێکی زۆر گەورەیە ئەم قسەیە بۆ ئەو ڕاستە کە ئەگەر هێرشی زمینی بکرێتە سەر ئێران لە ڕیجی پۆلیتیک وڵاتێکی زۆر گەورەیە بەڵام لە بەکارهێنانی چەکی تاکتیکی و جەنگێکی تەکنیکی ڕەنگە ئەم بابەتە تۆزێک لە کرەوتر بێ و لە جەنگی چل ڕۆژەیە. سپاس دەکەم زۆر بەڕێز دکتۆر بیلال محەممەد توێژەر سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان.